ساڵی نوێ مانجی نوێ PS5 پەچی نوێ دیاری یەکێک لە ئیدیتەرەکان هەروەکو بەڵێنماندا بوو هیچ ئیدیتەرێکی ئاریگەیمینگ نامینێ کە PS5 یان Xboxەکی لە ناوماڵ نەبی. ئێستاش ئیدیتەری ئەو مانگەمان ئەو یوزەر نەیمەیە کە زۆرترین پۆستی کردبوو ئەکتیڤ بوو چالێنجی ئەو مانگەی بردەوە ئەوە ڕقم تەلەفۆنەکەیتی ئێستا تەلەفۆنی لۆ دەکەین و پیرۆزی بی دیاری ئەو مانگەیە لە بۆ ئیدیتەرێ با تەلەفۆنەکەمان لە سجاو داتەوە. ئوستاژ گیان باشی پێم بڵێ لە چێن دەرەوە لەگەڵمانی ئیدیتەری کەنجینی تەمەنت چەندەن دە خۆت بناسێنە یعنی ئیدیتەرێکی نوێی ئاریگەیمینجی ئەو زەبەردەوام دەبی لەسەر ئیدیتەکان زۆر باشە دەمێ پێت ڕابگەێنم کە بیە خاوەنی PS5 سلیمی کەپس لەلایەن ئاریگەیمینگەوە قوربانی ئەوزە حەز دەکەی ئەو شۆ دەی بەیانی دەی وەرە PS5کەت ببەوە ئۆلۆیز درت خۆش نەبوو درت خۆش بی تاوا گیانی من وەرە PS5کت برتەوە ئیدیتەرەکان بەردەوام بن دیاریەکان بەردەوامە هیچ ماڵک نامینێ هیچ ئیدیتەرەکی ئاریگەیمینگ نامینێ PS5 یان Xboxی لە ماڵۆ نەبی بەخێر بێن لە بۆ ئاریگەیمینگ.